بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەژنە تێبەندیەکان راپۆرتەکان ئامادەیان کرد لەسەر ئەو راپۆرتانە کە پێیوەست بوو ئامادە بکرێتن ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بریاردراوە ئێمڕۆ کۆبنەوە دەکەین و لە کاتی کۆبنەوەکەدا بریاری دانیشتنی ئەنجامدانی پەرلەمانی کوردستان دەدرێتن. پەرلەمان نەهاتووە ئەگەر ئەو ئامادە نەبێت بەڕێست و جێگەل دەتوانن کۆبنەوەکە ئەنجام بدەن. کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی بە سەرۆکایەتی هەرسێکمان دەکرێتن و بە هەموو شێوازێکی ئەمڕۆ کۆبنەوەی بەرنامەی کار لەوەدایە کەوا جەنابیشیان ئامادە دەبێتن و کۆبنەوەکە ئەنجام دەدرێتن بۆەوەی دانیشتەکان بە هیچ شێوازێک دوان ناکەوێتن. ئەو وەزیرانە کە پەیوەندی بە راپۆرتە هەیە وەزیری ناوخۆیە وەزیری پێشمەرگەی وەزیری تەندروستی سەبارەت بە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و لە هەفتەی ئایندەدا لەسەر جەرم فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردە ئەوانەی پڕۆژە پێشنیازی بریار پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان کردبوو ئێمەش ڕەوانەی حکوومەتمان کردراوە بۆ چونمان وەرگرت و حکوومەتیش وڵامی هاتەوە و دوێنێژ لێژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کۆبنەوەکەی خۆی ئەنجامیدا و ئێمڕۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەپێی پەیڕەوی ناوخۆی دەبی ڕێکارە یاساییەکانی بگرێتە بەر ئەویش کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی ئێمڕۆ ئەنجام بدرێتن تاکو ئێمەش دانیشتنیەکانی پەرلەمان ئامادە بکەین.